کۆمەڵانی تێکۆشەری خەڵکی کوردستان وەک ئاگادارن زیاتر لە 10 ڕۆژە شەپۆلێکی بەهێز ئیلهامگرتو لە ئاخێزی شۆڕژگێڕانەی ژینا لە زۆربەی ناوچەکانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ئێران کەوتە ڕێو ئەم ڕژیمە جەنایەتکارەش بە شێوەیەکی خوێناوی خەریکە هێرش دەکاتە سەری تا ئێستا بەدەیان کەس بەدەستی هێزە خوێن ڕژەکانی ڕژیم گیانیان بەخت کردووە. بۆ ڕۆژی 18 مانگی بەفرانبار واتە ڕۆژی پێنجشەممە بانگەوازێکی هاوبەش لەلایەن حیزبەکانی چالاک لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنێکی گشتی بە مەبەستی پشتیوانی و بەشداری لەو ڕاپەڕینە ڕەوایە بڵاو کراوەتەوە. بۆیە داوامان لەسەر جەم چین و توێژەکانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە یەکدەست و یەکگرتوانە بەشداری لەم مانگرتنەدا بکەن. بۆ تێگەیشتن لەم شەپۆلە ڕەوایەی ناڕەزایەتی خەڵکی ئێران پێویستە وەک سەرەکی ترین هۆکار بەستێنە ئابوووریەکەی لە بەرچاو بگیرێن. ئەو گوشارە ئابووریانەی کە دەیان ساڵە قورسایی کردوەتە سەرشانی چینی کرێکار و زەحمەتکێش ئێستا گەشتوونەتە قۆناغێکی لە تاقەت بەدەر. بەرزبوونەوەی بەردەوامی نرخی دراو، ناسەقامگیری درێژخایەنی بازار و دابەزینی بەردەوامی توانای کڕین ژیان و بەڕێوەچوونێکی ئاسایی بۆ ملیۆنان بنەماڵەی ئێرانی کردوەتە خەون و خەیاڵ. ئەوەی ئەم شەپۆلە ناڕەزایەتیە لە زۆرێک لە مانگرتن و کۆڕ و کۆبوونەوە ناڕەزایەتیەکانی پێشوجیا دەکاتەوە بریتیە لە گۆڕانی چۆنایەتی لیست و داواکاریە پیشەی و ئابوووریەکان بۆ داخوازی سیاسی. ناڕەزایەتیەکی کە لەلایەن بازاڕیانی کاران و لە کاردانەوە بەرامبەر بە بەرزبوونەوە و ناسەقامگیری نرخی دراو دەستی پێکرد بە خێرایی بوو بە بزوتنەوەیەکی بەربڵاو کە نەک هەر بارودۆخی ئابووری بەڵکو تەواوەتی پێکهاتەی سیاسی دەسەڵاتداریشی بروەتە ژێر پرسیارەوە. بۆ پێشەوە بەرەو بە ئەنجام گەیاندنی مانگرتنێکی یەکگرتوانە لەسەر تاسەری ڕۆژهەڵاتی کوردستان بۆ پشتیوانی لەو ئاخێزە و وتنی نایەکی قایم وە پتە و بەدەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامی و ئیدانەکردنی توندی جەنایەتەکانی.